دۆناڵد ترامپ لە نوێترین تویتدا ڕەخنەی توندی لە میدیای وڵاتەکەی گرت بۆ پێی بە بۆچوونیە و زانیاری هەڵە لەبارەی ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە بڵاو دەکەنەوە. لە کاتێکدا بەرپرسانی هەردوو لە ڕایان گەیاندووە دەست پێشخەری لە هەڵگیرساندنی جەنگدا ناکەن، ترامپ هیوای خواست جەنگ ڕوونەدات. گەرچی کۆتایی هەفتەی ڕابردوو ئایەتۆڵا خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند کە نەجەنگیان دەوێت و نەگوفتوگۆش لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەکەن، بەڵام هەر لە دوای ڕاگەندراوەکەی سەرۆکی ئەمریکا حشمەتوڵا فەلاحەت پیشەیی سەرۆکی لیژنەی ئاسایشی نەتەوەیی لا پەرلەمانی ئێران لە تویتێکدا بەیامێکی بڵاو کردەوە کە دەڵێت کاتی ئەوەیە بۆ خاوکردنەوەی گرژیەکان ئێران و ئەمریکا لە عێراق یا قەتەر پێکەوە گفتوگۆ بکەن، چونکە سەرەڕای ڕەتکردنەوەی جەنگ لەلایەن هەردوو وڵاتەوە لایەنێکی سێەم هەیە پەلەیەتی بۆ هەڵگیرساندنی جەنگ و وێرانکردنی ناوچەکە. هەرچەندە بەرپرسانی ئێرانە و ڕاگەیاندنەی فەلاحەت پیشەییان بەڕای کەسی ناوبرد و فەرمیەتیەکیان لێدا ڕنا، بەڵام بەرپرسیارەتی ناوبراو لە سەرۆکایەتی لیژنەیەکی گرنگی پەرلەمانیدا دەری دەخات ڕای گشتی لە ئێراندا ئامادەیە بۆ دیالۆگی جددی. ئەمەش دوایەوەیە لایەنی جەماوەری و دەسەڵاتیش لە وڵاتدا لە یەکێتی ئەوروپا بێهیوا بوون. ئێران ماوەی 10 ساڵ لەگەڵ یەکێتی ئەوروپادا لەسەر دۆسیەی ئەتۆمی گفتوگۆی کرد و بەبێ ئەمریکا نەگەیشتنە ڕێکەوتن، تەنیا بە بەشداری ئەمریکا ڕێکەوتنی 5-1 گەیشتە ئەنجام. بە دەرچوونی ئەمریکاش لەو ڕێکەوتنە یەکێتی ئەوروپا بەڵێنێکیدا بۆ قەرەبووی ئێران و ڕزگارکردنی ڕێکەوتن نامەکە چارەسەرێکی بانکی و دارایی بدۆزنەوە، بەڵام تا ئێستا ئەو هەنگاوەیان هەڵنەگرتووە. دانوستان واتە پاشەکشەی هەردوولا لە داواکاریەکانیان لە هەندێشت و دوجار گەیشتنە چارەسەرێکی مامناوەند. بۆیە ترامپ بە کۆبوونەوەی نێنی لەگەڵ سەرۆکی سویسرا یەکەمین هەنگاوی لەو بارەیەوە هەڵگرت، بەڵام ئەوەی دانوستانکاری ئێرانی دەخاتە گومانەوە دوو خاڵی گرنگە. یەکەمیان ڕێککەوتنامەی ئۆتۆمی لەگەڵ ئۆباما بەرهەمی گفتوگۆیەکی دوور و درێژ بوو کە ترامپ لێی پەشیمان بووەوە و گەرەنتی نییە ترامپ لە ڕێککەوتنی خۆشی پەشیمان نەبێتەوە. دووەمیش ئەگەر سەرۆکی ئەمریکا نەتوانێت کۆنتڕۆڵی باڵی ئایدۆلۆژیستی ئیدارەکەی بکات لە دیالۆگ لەگەڵ ئێرانیشدا سەرکەوتوو نابێت، بەتایبەت کە ترامپ داوای گۆڕینی سیاسەتی ئێران دەکات لە خۆرەڵاتی ناوەڕاستدا.